ڕووداوی سووتاندنی نوسخەیەک لە قورئانی پیرۆز لە سوید جارێکی دیکە ماسکی دەموچاوی شارستانیەتی ڕۆژئاوای هەڵماڵی و دووفاقی و دووڕوویی ڕۆژاواییەکانی لە مامەڵەکردن لەگەڵ ئازادی و پیرۆزیەکانی موسڵماناندا خستە ڕوو. بە بڕوای ڕەخنەگران لە شارستانیەتی ڕۆژئاوا یەکێک لە سوودەکانی ئەم جۆرە ڕووداوانە دەرکەوتنی دووڕوویی مامەڵەی دەسەڵاتدارانی ڕۆژئاوا و سیاسەتی بانێک و دووهەوایە لە مامەڵەکردن لەگەڵ پیرۆزیەکانی موسڵمانان لەلایەک و بەها بێکرۆکەکانی دیموکراسی و هاوڕەگەزبازی لەلایەکی دیکەوە. بە جۆرێک بۆ سووتاندنی قورئانی پیرۆز مویان لێ نالەخشێ و دەموچاویان گرژ نابێت، بەڵام هەر کاتێک پەنجە بۆ مێژووی نادروست و بە خوێن نەخشاوی وڵاتە جیاوازەکانیان درێژ بکرێت، دەیکەنە هەڵا و تەنانەت هیچ جۆرە ڕەخنەیەکیش لەو ڕووەوە پەسەند ناکەن. سووتاندنی قورئان بە بەرچاوی دنیا و بە پاسەوانی و چاودێری پۆلیسی سویدیەوە بە پاساوی یاساییبوونی ئەو تاوانە ڕێگەی پێدرا لە کاتێکدا خودی سوید و وڵاتانی ئەوروپا لە دوای جەنگی ئۆکرانیاوە تا ئێستا 11 گوژمەی سزای جیاوازیان بەسەر رووسیادا سەپاندووە کە تێیدا جگە لە ڕێگەنەدان بە پەخشی تەلەڤیزیۆنە رووسیەکان و دەیان لادانی دیکە لە بنەماکانی دیموکراسیەت تەنانەت سزایان خستووەتە سەر هەناردەکردنی پشیلەی رووسیش. لە ڕوویەکی دیکەوە سووتاندنی قورئانی پیرۆز بەهۆی ترسی گەورەی ڕۆژئاواوەیە لە کاریگەریەکانی ئەم پەڕاوە. بەو پێی قورئان تاکە کتێبی ئاسمانیە کە بە پارێزراوی ماوەتەوە و دەستکاری نەکرابێت، بەمەش کاریگەریەکی بێوێنی لەسەر بیر و هەست و ڕەفتاری شوێن کەوتوانی هەیە کە هیچ کتێبێکی دیکەی ئاسمانی و دنیایی نیەتی. ئەمەش لە ئاستێکی قوڵدا ئاماژەیە بۆ گەورەی و کاریگەری قورئان و مەترسیەکەی لەسەر شارستانیەتی لەرزۆکی ڕۆژئاوایی. ئەوەی جێی دڵخۆشیە سووتاندنی کۆپیەکی قورئان و هەر جۆرە سوکاتی و هەوڵێکی دیکە پەلەقاژەی نەزۆکن و هیچ لە گەورەی و فراوانبوونی ئاینی پیرۆزی ئیسلام کەم ناکاتەوە. ڕەنگە وەک ڕووداوەکانی ڕابردووش گوڕێکی دیکە بکاتەوە بە بەری بانگەوازی ئیسلامدا و شەپۆلێکی گەورەی خەڵکی جیهان ڕوو لە ناسین و شارەزابوون بە ئیسلام بکەن و کۆی شانۆیەکە لە بەرژەوەندی ئیسلام بشکێتەوە.